هر سبارة تیویا پیش حاتی تماشاوانیجا میوانه که میجای بریز کارو خوشنا و شروع سیاسی و شهرزای کاروبارین امریکا لهولی گلمه. که کارو خم کاتو باش. اگر من لدوانی دنی ایواره ترامپ دست بکم سروی امریکا که لکازمیر حوتی بکاتی کردستان که خوب لیره حوالم هبوتی هرشی اسرائیل بسر ایران اگری کی بهزه دوای چند کاژمریک هرشه که انجام داره هرشه کی کاریگریش دواتر وتی دوای هرشه که اما چواری برسیوی ایران دکین اماش آماده این اگر مترسی لسر اسرائیل به اسرائیل بپارێزین کەواتە گەلو ئەمریکا پەیوەندی بەم تەسعید و بەم ڕەوشەوە هەیە؟ بەڵێ بەیانیت باش کاکەکار بەیانی بینەرانی بەڕێزی کوردستان 24 باش دیارە بەدڵنیاییەوە ئەم هێرشە ئیسرائیل ئەگەر لە ڕاگەاندەکانیش بگوترێکەوە بەبێ ئەمریکا کراوە بەڵام هەماهەنگی هەبووە و ئەمریکا ئاگاداری هێرشەکە بووە وەکو خۆشت ئاماژەت بە لێدوانی دۆناڵد ترامپدا کە ئەمریکا لە دوو ڕۆژی ڕابردوو کاکەکار ویستی لە ڕێی فشاری دیبلۆماسی و فشاری ڕاگەاندن ئێران پەیامێک بە ئێران بگەێنێ کە ئێران دەستبەرداری چەکی ئەتۆمی خۆی بێ و ئێران دەستبەرداری پەرپێدانی موشەشی بالستی بێ و ئێران بچێتەوە ناو سنوورەکانی خۆی یعنی مەرجەکانی بە مەرجەکانی ترامپ ڕازی بێ چونکە ترامپ بە زمانێکی سادە بە زمانێکی ڕۆن و ڕاشکاو گوتی کەوە ئێمە بە هیچ شێوەیەک ناڵین ئێران ببێتە خاوەن چەکی ئەتۆمی ئەمە هێڵی سوورە لەبەرەوەی ئاسایشی نیشتیمانی ئەمریکا دەخاتە مەترسیەوە ئاسایشی ئیسرائیل دەخاتە مەترسیەوە بەرژەوەندەکانی ئەمریکا دەخاتە مەترسیەوە و هەروە وڵاتانی کەندا و هاوپەیمانەکانی ئەمریکاش لەو ناوچەیە دەخاتە مەترسی بەگشتی دیارە لەم دوو ڕۆژی ڕابردوو پەیامەکانی ئێران پەیامی پۆزیتیڤ نەبوون وەڵامی ئێران وەڵامێکی بڵێن دڵخوازی ترامپ نەبووە و لە ڕێی فشاری دیبلۆماسی و ڕاگەاندنەوە ئێران دەستبەرداری بڵێن ڕازی نەبوو بە مەرجەکانی ترامپ بەڵام دیارە فشاری سەربازی و فشاری هێرشی ئیسرائیلیشی هاتە سەر ئەمەش هێشتا پەیامە بۆ ئێران بۆ ئەوەی کەوا یەکشەممە لە دوایین پەیامیان دوایین لە خولی شەشەمیان لەگەڵ بە نێوەنگیری سەڵتەنەی عومان بتوانن ئێران ڕازی بکەن بۆی ئاگری شەڕەکە فراوانتر نەبێ بۆی ئەم ناوچەیە وەکو بورکانێک زیاتر نەتەقێتەوە هێرشێکی وای فراوان و کاریگەری دەکرد کە ئیسرائیل بکرێتە سەر ئێران ئەوەی کە بخۆیان باسییان کرد ئەوان ئامادە بوون بۆ ڕوبەڕووبوونەوە ئامادەن بۆ ئەوەی کەەوە هەر هێرشێکیان بکرێتە سەر بەڵام لەوە دەچێت تا ڕادەیەک دوودڵ بوو بن لەوەی لە ئێستادا هێرش بکرێت ڕەنگە چاوەڕی ئەویان کرد بێ کە ڕۆژی یەکشەم بەدواوە هێرشەکە ڕووبدا بەڵام ئیسرائیل دەست پێش خەری کرد و ئێستاش ئێمە لە بەردەم دوو سیناریۆداین کاکەکار یان ئەوە تەیە ئیسرائیل بڵێن دەوەستێ و ئێران دێتە سەر هێڵی مێزی دانوستان و ڕازی دەبێ بە مەرجەکانی ترامپ و لەم قۆناغەدا شەڕەکە دەوەستێ یاخود شەڕەکە فراوانتر دەبێ و ئێران ڕازی نابێ و ئێران تۆڵە دەکات هەردوو ئەگەرەکە کارۆ چاودێری ڕەوشەکەی چی دەبینی ئایا ئیسرائیل لەژێ ئەنکو ئیران لە ژێر زەختی هێرشەکانی ئیسرائیل کە چەندین فەرماندەی باڵای سەربازی لێ کوژراوە چەندین زانای ئەتۆمی کاریگەری لێ کوژراوە بچێتە ژێرباری تەنازول دەستبەرداری چەکی ئەتۆمیەکەی بێ یان بەردەوام دەبێ تەنازول ناکە بڵێ کاکەکار ئێران ئەگە بیەوێ ڕژێمەکە و سیستەمی کۆماری ئیسلامی ئێران بپارێزێ دەبێ لەگەڵ تەسعید نەبێ لەگەڵ گرژی زیاتر نەبێت چونکە ئەمە بە شێوەیەکی تاوەکو ئێستا لە استراتیژی ئیسرائیل و ئەمریکا نییە کە ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران بگۆڕن تاوەکو ئێستا تەنها سنووردارکردنی توانای ئێرانە لە ڕووی بەرگری لە ڕووی موشەکی بالستی و تێکشکاندنی بنکەی ئەتۆمی و ئەو پێرەپێدانی چەکی ئەتۆمیە ئەوەی تر ئێران ئەگەر بێت و تەسعید بکە و ئەگەر بێت و هێرشی پێچەوانە ڕەنگە هێرشێک بکات سنووردار بێ ئێران بۆ ڕازیکردنی شەقامی شیعە بۆ ئەوەی کە نەڵێن ئێران دەستەوەستان بوو عەرەب دەڵێن لحەفظی ماء الوجه یعنی بۆ ئەوەی تۆزێک ینی بتوانێ ڕووی هەبێ بەرامبەر بە بڵێن شەقامی شیعە لە ئێران بەڵام بە گشتی پێم وانییە لە ئێستادا ئێران توانای ئەوەی هەبێ ڕوبەڕووی ئیسرائیل و ئەمریکا بێتەوە چونکە دەبێت لە بیرمان نەچێت کاکەکار ئیسرائیل بە تەنیانیە ئیسرائیل هەم ئەمریکای لەگەڵا هەم بە تەواوی کۆمەڵێکی زۆر لە وڵاتانی زلهێزی ڕۆژاوایی لەگەڵا یعنی ئەمە
ئێران ناتوانێت ڕوبەڕووی ئەم هەموو وڵاتانە بێتەوە. ئیدی کەرێمە بەحسی ڕوولی ئێران کە لە ناوچەکەیان هەڵبەتە و توازانی ئابلوقەیەکی ئابووری زۆر تون لەسەر ئێرانێ ئابوووریەکی زۆر لاواز بووە تومەنی ئێران هەر زۆر پەریشان بووە ڕەوشی خەڵکێکی زۆر خراپ بووە لە چاوجاران بوو یەکەم جاریشە لە تاریخی ئیرانە پایتەختەکەی بەم شێوەیە موشکباران و بمبەباران بکرێت ئەو هەندە سەرکردەی کاریگەری سەربازی و ئۆزانەی ئەتومی لێ بکوژرێت عنی ڕوولی ئێران لە هاوکێشە هەرێمیەکاندا چون دەبینی ئەوە ڕەوشی لوبناان سووریا مقاومەی عێراق تا ئێستا بزیان لێ نایێت. بەڵێ دیارە ئێران ئێستا دەتوانین خوێندنەوەی بۆ دوو ئێران بکەین. ئێرانێک پێش 7 ئۆکتۆبر کە ئێرانێکی دەسەڵاتدار بووە خاوەن هەژمون بووە نفوزیە بووە لە ناوچەکە حزب اللهی لوبنانی هەبووە حەماسی هەبووە ڕژێمی ئەسەد هاوپەیمانی بووە پێشی 7 ئۆکتۆبر لەگەڵ حوسیەکان بەڵام ئێرانی دوای 7 ئۆکتۆبر کاک هەکار ئێرانێکی جیاوازە ئێران لاواز بووە لە دوای 7 ئۆکتۆبر ئێستا نە حەماس ماوە و کوجاران نە حزب الله ماوە ژێرخان و سەرخان و توانای سەربازیان تێکشکاوە نەحوسیەکان و کوجاران ماوە نەڕژێمی ئەسەدیش ماوە تەنها و تەنها عێراق ماوە ئەویش هەندێک گروپی دیاریکراوی حەشدی شعبی وەلایی وەکو ئەوەی کە دوێنێ و پێرێ ئەبوو ئالای وەلایی بەیاننامەیەکی دەرکرد دژی هێزەکانی ئەمریکا وە گوتی ئێمە هێزەکانی ئەمریکا دەکەینە ئامانج ئەگەر ئێران بکرێتە ئامانج. ئەمە ئێرانی ئێستا تاڕادەیەک خراوەتە نێو سنوورەکانی خۆی ئێران نفوزی لە دەست داوە و هەژمونی لە دەست داوە ئێستا لە ناو سنوورەکانی خۆیەتی و تەنها گۆڕپانی عراقی لە دەست ماوە عراق ئەگەر عقلمەندانی عراق ئەگەر وریا نەبن و ئەگەر ڕێگا بدەن ئەو هێزانی کە حەشدی شعبی وەلائین و ئەجیندای ئێران جێبەجێ دەکەن و فەرمان لە ئێران وەردەگرن کاکە کار عراقیش دەچێشتێتە نێوان ئەو ململانەیە و ئەمریکا و ئیسرائیلیش عراقیان لە ناو لەسەر نەخشەکە هەیە بۆ ئەوەی ئەگەر بێت و کەمترین جوڵە بکرێ لەلایەن پرۆکسیەکانی ئێران لە عراق ئەو کاتە ئەو هێزانە بەڵام دای کارۆ بێژگە لە ڕووی سەربازی گروپی چەکدارەوە زۆر جار سەرنج لەسەر ئەوە هەیە کە کاریگەری ئێران لەسەر سیاست و ئاراستەکردنی سیاست و شێوەی ئیدارەکردنی ئێستا عێراق زۆر زۆرە بەرپرسە ئەمریکەکان واڵێن کنگرێسمانەکان واڵێن حتا ترامپ واڵێ ئەوە لەسەر ئاستی عێراقی شروعەکاران بەردەوام ئەمە تەئکیدی لەسەرەکەنەوە و باس لەوەش دەکەن تاکە هێز تاکە وڵاتی کاریگەری ناوچەکە کە سیاسەتی ئێران زۆر بە کاریگەری لەسەری دەخوا عێراقە کاتە لە چارچێ ئەو گۆڕانکاریانەی لە ناوچەکە بە تایبەتی لە ئێرانە ڕوادەن ڕەوشی عێراق بەڕەدوخی عێراق بەرەو چێ دەڕوات. بەڵێ کاکە کار عراق ئێستا لە ڕێگای دەوڵەتی قوڵەوە بەڕێوە دەبرێت دەوڵەتی قوڵیش بارمتەیە لە بەردەستی ئێران یعنی ئەمەوە ئەوێنەیەکی ڕوونە و هەرچی بڕیارێک دەدرێت لە بەغدا لە ژێر کاریگەری ئێرانەوە بڕیارەکە دەدرێت و دەبێت لە بیریشمان نەچێ ئەو عراقی ئێستا هەیە ئەو ئەمریکا لە ڕێگای بەخشینی خوێن 5,000 سەربازی کوژراوە و لە ڕێگای سەرفکردنی پارەیەکی بێشومار 1 تریلیۆن و نیو دۆلار سرف کراوە و ترامپیش کە دیدگایەکی ئابووری هەیە داوای ئەو پارەیە دەکاتەوە یان دەبێ ئەومان لە بیر بێ کە ترامپ رازی نابێ کە چیتر ئێران سەروەتی عراق ببە چیتر عراق ببێتە بارمتەیەک لە بەردەستی ئێران و ئێران دەبێت لە عراق لە بەردەستی عراق دەربهێنرێت هەتا پرۆژه یاسایەکێ لەلایەن دووست کۆنگرسمان یەکیان دیموکراتە ئەوی تریان کۆماریە لە 15 ڕۆژی داهاتوو ئەم پرۆژه یاسایە دەچێتە پرۆسەی دەنگدان لە ئەنجومەنی نوێنەران دواتر ئەنجومەنی پیران ئەم پرۆژه یاسا هەر بەناوی ئەوەیە کە عراق لەژێر دەستی ئێران ئازاد بکرێ و ڕزگار بکرێت چونکە بەڕاستی تاکە سەنگەری ئێران کە لەو ناوچەیە ماوە جگە لە حوسیەکان کە دوورن و بلاوازن عراقە و عراق ئێستا ئەمریکا دەیەوێت ئێران ڕێز لە سەروەری عراق بگرێ و ئەمریکا دەیەوێت کە ئێران چیتر سەروەری عراق بەڵێ کای کارۆخەکە لە بیرت بێ نوری مالکی و خاز علی و هادی عامەری ئەوانەی کە کاریگەرن لە چارچوەی هەماهەنگی شیعەکانە چەند مانگ پێش ئێستا و بە بەردەوام لە لێدوانە ڕۆژنامە نووسەکانیاندا تەئکیدیان لەسەرەوە کردەوە کە ڕەوشی عێراق لە چارچوەی گۆڕانکاریەکان ڕەوشێکی زۆر مەترسیدار و دەڵەمەیە دەکرێت حتا باسی گۆڕانکاری لە سیستەمی سیاسی عێراقیش بکرێت کەواتە لە چارچوەی ئەوەی توتی کەمکردنەوەی ڕوولی ئێران هەژمونی لەسەر عێراق بە تایبەتی ئەو لایەنێک کە نزیکی ئەوانن ئەو مەطبەخەی سیاسیە کە نزیکن لە ئێرانەوە بڕیار لاوان وەردەگرن و کاریگەریشیان هەیە لەسەر شێوەی ئیدارەکردنی دەوڵەت و حتا بڕیاری دادگاکانیش چارەنووسیان چی لێ دێت؟ ئەگەر بێت و ئەو دەسەڵاتدارانەی شیعە لە بەغدا هەمان هەڵەی سونەکانی 100 ساڵی ڕابردوو یان 80 ساڵی ڕابردوو لە 1920ەوە تاوەکو 2023 دووبارە بکەنەوە
پێم وایە بەڵێ یەکێک لە خیارەکان یەکێک لە بژاردەکان ئەوەیەکەوە بیر لەوە بکرێتەوە دەستە بژێرێکی عاقل بۆ حکومڕانی عراق بڵێن بهێنرێ یاخود دابنرێت وەکو ئەلتەرناتیڤ بۆ ئەم دەستە بژێری ئێستا بەڵام ئەمە جارێ ئەمە لە ناو مەتبەخی سیاسی ئەمریکادا نییە ئەمە وەکو بڵێن بژاردەیەکە ئەمریکا لە بەردەستێتی هەموو کات بەڵام تاوەکو ئێستاش پێم وایە دەرفەت لە پێش سیاسەتمەدارانی شیعە ماوە کە بتوانن دەستوری عراق جێبەجێ بکەن ئەو دەستوری کە ئەمریکا خۆی ڕۆڵی هەبووە لە نووسینەوەی هەموو خەڵکی عراق بە کوردی شەو دەنجی بۆ داوە و بتوانن سیادە و سەروەری بۆ عراق بجێڕنەوە پێت وایە ئەو کەساتە کاریگەریانە ئەو ئەوانەی کە ئێستا لەسەر سیاسەتی عێراقا بێگومان کاریگەریان هەیە ئەو ئیرادەیان هەبێ بەم شێوەیە بن وەکو تووتیت بۆ نمونە فەرموو برینی موچەی هەرێمی کوردستان ئەوە بابەت و پرسێکی سیاسیە لەبەرەوە یاسای لەسەر هەیە پشگیری دەستوری هەیە پشگیری بریاری دادگای فیدرالی هەیە بەڵام بەرپرسێکی سەربازی ئەو گروپانە کە لەلایەن ئەمریکاوە لە لیستی ڕاشدایە دێت بەڕاست و چەپەوە بەناو دەکەوێت کەواتە پێت وایە ئەو لایەنە سیاسیانە ئەو سەرانە باسی ئەو مەتبەخە سیاسی کە کاریگەری سیاسەتی ئیران لەسەر لە چونیەتی ئیدارەکردنی ڕەوشە عێراق عەقلیەتیان بگۆڕن بەڵێ ئەگەر بێت و ئەم ئێستا شیعە دەتوانین پۆڵی بکەین بۆ دوو گروپێکیان دەیانەوێت عراق سەروەری بۆ بگەڕێتەوە دەیانەوێت عراق وڵاتێکی خاوەن سەروەری بێ لە ناوەندە نێودەوڵەتیەکان دەنجی هەبێ و ڕای خۆی هەبێ گروپێکیشیان بە پێچەوانەی ئەمانە ئەمە هەر لە ناو ماڵی شیعە گروپێکیان بە تەواوی کاریگەرن بە ئەجندای ئێران و دەیانەوێت وڵاتی فەقی جێبەجێ بکەن دەیانەوێت ئێران بە تەواوی دەسەڵاتی هەبێ لە عراق وەکو ئێستاش کە هەیەی اینجا ئەگەر بێت و ئەم گروپە زاڵ بێ کە عقلمەندن لە ناو شیعە و ئەو گروپەی کە دەیەوێت کە سەروەری بۆ عراق بگەڕێتەوە عراق بێلایەن بێ عراق نەچێتە ناو ئەو ململانەیانە بە دڵنیاییەوە عراق پارێزراو دەبێت بەڵام ئەگە گروپەکەی تر هەر کاکەکار هەر جۆرە کاردانەوەیەک بنوێنن هەر جۆرە هێرشێک بکەنە سەر کونسوڵخانەی ئەمریکا لە هەولێر یاخود باڵێزخانەی ئەمریکا لە بەغدا یان بنکە سەربازیەکانی ئەمریکا لە عین الئەسەد و لە هەر شوێنێک کە هەن لە عراق بە دڵنیاییەوە ئەو کاتە ئەم گروپانە بە تەواوی وێران دەکرێن و ئەوەی خۆشت باست کرد پێم وایە ئەو بەشێک لە عقڵمەندانی شیعە دەبێ بە خۆیان بێنەوە دەبێ هەوڵ بدەن کە پێم وایە ئەمە دەرفەتێکە دوا دەرفەتە بۆ ئەمانە کە بیانەوێت دەستور جێبەجێ بکەن بیانێ مافی هەموو پێکاتەکان بدەن لەوانە مافی موچەخۆرانی هەرێمی کوردستان کە بە شێوەیەکی بەڕاستی زاڵمانە پێش جەژن لە بەرەبەری جەژن موچەکەیان بڕیوە لەگەڵ ئەوەی کەەوە هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێم هەموو بڵین مەرجەکانی جێبەجێ کردووە و ئەوە بەغدایەکەوە دەستور جێبەجێ ناکا شایستەدارایەکان نانێرێ کە بودجەی لە 2014 بڕیوە بە حقیقت ینی ئەمە وای کردووە کە هاوڵاتی لە هەرێمی کوردستان هەست بکە کە هاوڵاتی پلە دووە دەرەجە دووە دەرەجەیەک نییە چونکە ئەگەر ڕاستەکەن کە عراق دەڵێ هەمومان لەژێر چەتری دەستوری عراق هەمومان هاوڵاتین ینی بۆ دەبێت ئەو زۆڵمە لە موچەخۆرانی هەرێمی کوردستان بکرێت ئەوە لەلایەک لایەکی تر ینی ئەگەر بێت و ئەم گروپەی کەەوە لەژێر کاریگەری ئێرانن داشی دامەی ئێرانن وەکو داشی شەترەنج دەجوڵێنەوە لە بەردەستی ئێران ئەمانە ئاگادار نەبن زۆر بە ئاگایی و مامەڵە نەکەن لەم قۆناغەدا عراقیش پرۆشتی ئەم شەڕی بەردەکەوێ و عراقیش دەخزێتە ناو ململانەکان بەڵام هەتاوەکو ئێستا ئاراستەیەک هەیە بە حقیقت لە بەغدا لە ناو عقڵمەندانی شیعە و سوننە کە دەیانەوێ هاوشێوەی هەرێمی کوردستان سیاستێکی حەکیمانەی بێلایەنانە بگرنەبەر چونکە خۆتە زانی کاکەکار لە هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوو و لە ئێستا و پێم وایە لە داهاتوش هەرێمی کوردستان نەبۆتە تەڕەف نەبۆتە لایەنگیر هەرێمی کوردستان لە هەموو ئەو لە دوای 7 ئۆکتۆبەرەوە لە هەموو ئەو ئاریشان و ئەو پەرەسەرنانی کە ڕووی داوە لە هەموو ئەو شەڕانی کە بووە هەرێمی کوردستان بێلایەن بووە و هەرێمی کوردستان نەبۆتە تەڕەف لەم ململانیانە و دەبێ عراقیش عقڵمەندانی شیعە و سوننە هەوڵدەن لە بەغداش بە هەمان ئاراستەی هەرێمی کوردستان بێلایەن بن و نبنە طرف بۆ ئەم ملمانەیانی کە هەیە چونکە سیاسەتی حەکیمانە ئەوەیە تۆ وڵاتەکەت و خەڵکەکەت بپارێزی و ئێستا گەورەترین بەڵگەش ئەوەیە کە لە هەرێمی کوردستان دوو کونسوڵخانەی ئێران هەیە لە هەولێر لە سلێمانی و گەورەترین کونسوڵخانەی ئەمریکاش لە هەولێری پایتەختە هەیە و مانجی داهات و دەکرێتەوە ینی ئەمە سیاسەتی ڕاگررتنی باڵانسە هاوسەنجی ڕاگەواتە بەشێکی گشتی خۆتەزانی ئێران وڵاتێکی کاریگەری ڕۆژهەڵاتی ناوەڕاستە
هەرچەندە ئێستا مەسەلەن باڵەکانی توزێک لاواز ببن کاریگەری نەبێ بەسەر وڵاتێکی کاریگەری هەیە کەواتە ئەم هێرشانەی بسەر ژێرخانی سەربازی ئێران کە پێشتر ژێرخانی ئابوووریەکەی کراوەتە ئامانج هاوسەنگی هێز لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوەی پێدەگوترێ ڕۆژهەڵاتی ناوەڕاستی تازە و گۆڕانکاری ڕووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە زۆر جار نەتانیاهو ئیشارەتی پێداوەبەرە چێ دەگات هاوسەنگی هێز هەکات دەبێ بپارێزرێ یعنی ئەو هاوسەنگی هێزە بەوە نابێت کە تاوان ئەمریکا و ئیسرائیلی شوکو پێشتر ئاماژەم پێدا تاوەکو ئێستا لەگەڵ گۆڕینی سیستەمی حکومڕانی دەسەڵاتی ئێراندا نین تاوەکو ئێستا لەگەڵ ئەوەن کەوا توانای ئەتۆمی ئێران لە ناو ببرێ و بڵین سیستەمی موشەچی بالستی ئێران تێک بشتێندرێ و ئێران چیتەوە ناو سنوورەکانی خۆی و هەتا ترەمپ بە زمانیشی زۆر سادە گوتی ئەگەر ئێران وڵاتێکی دەوڵەمەندە خەڵکەکەی دەکرێت لە خۆشگوزەرانی دابژین وەکو هاوشێوەی وڵاتانی کەندا و هاوشێوەی سعودیا ئیمارات قەتەر ئەو وڵاتانی کە مانگێک لەمەوبەر ترەمپ سەردانی کردن یعنی دەکرێت ئەوانیش ببوژێنەوە دەکرێت لە ڕووی ئابوووریەوە گەشە بکەن دەکرێت وڵات خەڵکەکەیان لە ناو ڕەفاهیەت و خۆشگوزەرانیدا بژین ئەگەر ئێران دەستبەرداری چەکی ئەتۆمی بێ و بەدەستهێنانی چەکی ئەتۆمی و هێرشی بالستی بێ بەڵام ئەوە بەڕاستی دەگەرێتەوە سەر شێوازی مامەڵەکردنی دەسەڵاتدارانی ئێستا ئێران ئایا دەیانەوێت ڕژێمەکان بپارێزن یاخود دەیانەوێت تەسعید و گرژیەکان زیاتر بکەن بەڵام لە بیریشمان نەچێت کاکەکار ئەمریکا لەگەڵ ئەوەیەکەوە باڵانس و هاوسەنجی کە خۆت لە پرسیارەکە ئاماژەت پێکرد لە نێوان شیعە و سوننە ڕابگرێ لەم ناوچێ دوو قوتب هەیە قوتبی شیعە هەیە قوتبی سوننە هەیە قوتبی شیعەش کە ئێران وێنەرایەتیان دەکا بە درێژایی مێژوو لەم ناوچەیە لە 2500 ساڵی ڕابردوو ئێران وڵاتێکی زلهێز بووە زلهێزی ناوچەیی و لایەکی تر بڵین ئێستا تورکیا هەیە سعودیا هەیە وڵاتانی کەندا و هەن ئەم باڵانس و هاوسەنجیە لە نێوان قوتبی شیعە و سوننە دەبێ ڕابگیرێ ئێران لەگەڵ ئەوەی کە ئێستا فشارێکی زۆری لەسەر بەڵام پێم وانییە لە ئەجندای ترەمپ و هەتا ئیسرائیلیش دابێ بە تەواوی ئێران لە ناوبەن یان سیستەمەکەی بڕوخێنن چونکە بەدیل و ئەلتەرناتیڤ تاوەکو ئێستا لە ئێران حاضر نییە ئۆپۆزیسیۆنی ئێرانی کاکار ئۆپۆزیسیۆنێک نییە کە حاضر بێ بتوانێت کۆنتترۆل و جڵەوی دەسەڵاتی ئێران بگرێتە دەست دوای ڕوخانی بۆیە ئەو هاوسەنجیە لەلایەن ئیسرائیل و ئەمریکا پێم وایە دەپارێزرێ بەڵام بەمەرجێک ئێرانێکی بێ چەکی ئەتۆمی و بێ موشەکی بالستی برێز کارۆ خوشنا و شروبەکاری سیاسی شارەزای کاروبارێن ئەمریکا لە هەولێری گەلمە بوو زۆر سپاس کارۆ